لە یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵەوانەکانی ئاسیا و لە کۆمەڵەی دووەم لەسەر یاریگای شارقەیانی قووەجەوی عراقی بۆ میوانی شارقەی ئیماراتی لە نیوەی یەکەم یاریەکە عەلی کازم لە قووەجەوی تۆپێکی لەستووندا شارقەش وەڵامی بۆ ئەم هێرشە هەبوو بەڵام نیوەی یەکەم بەبێ گۆڵ بکۆتات لە نیوەی دووەم یاریەکە و بە دیاریکراوی لە خولەکی 62 خالید بلوزێر گۆڵی یەکەمی شارقەی تۆمار کردو لە ئەستێکی جوانی کایۆ لۆکاسی بەرازیلی هەر لەم تایمای من حوسێن یاسێرە و هێرشبەری قووەجەویە بەهۆی پێکانەوە یاریگەی بەجێهێشت یاریزانی جەویە هەموو هەوڵێکی خۆیان خستەگەڕ بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بە تایبەتی لە ڕێگەی حەمادی ئەحمەد و ئیبراهیم بایش بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو لە خولەکی 89 مام تاریق دوای وەرگرتنی کارتی زەردی دووەم بە کارتی سوورکرایە دەرەوە یاریەکەش بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام بە سوودی شارقەی ئیماراتی بە کۆتا هات لە یاریەکی دیکەی هەمان کۆمەڵە باختا کوری ئۆزبەکستانی و تراکتۆرسازی ئێرانی بە 3 گۆڵ یەکسان بوون بمونجامە شارقە بە 3 خاڵ چووە پێشەنگی کۆمەڵەکەی و قووەجەویەش بە بێ خاڵ لە خانەی چوارەم دەبیندرێ یاریدا تووشی ڕۆژی شەمە لە کاتژمێر 6 ئێوارە بەرامبەر بە باختا کور ئەنجام دەدات.